بەنگلادیشیەکانی کوردستان خۆشحاڵن بەو سەرکەوتنەی کە بەسەر سەرۆکوەزیرانی پێشوودا بەدەستیان هێنا و پێیان وایە حکومەتی نوێ دەتوانێت ئاوەدانی بخاتەوە وڵاتەکە و ئەو گەندەڵی بێکاری لە وڵاتەکاندا هەبوو کەم بکرێتەوە. والله لا پێشتر حکوومەتی بەنگلادێشیە زۆر خراپ بووی ئەوە 15 ساڵ لە بخۆی ئەوە تاقەتی ئەوە دانیشتی بوو کەس لۆ حەز ناکردیت کەس لۆ فینگەری نادا درێ حەز ناکردیت بە سیستە تازاوە دیزی ڕوویشتیە با ئینشەڵڵا ئەوە تازە حکوومەتی نوێ دێتە ئینشەڵڵا عەلەمی بەنگلادێش هەموو نەفەری زۆر باش دەبی کانونەکە زۆر خۆش دەبی هیچ مشکلێ نابی هەمووی تەرتیب دەکەی ئینشەڵڵا زۆر چاوای دەکە بەس پێشتر حکوومەتەکە زۆر خراپ بووی زۆر خراپ بووی کەس لۆ بەنگلادێشی حەز ناکردیت دەرێ ئەوەی داخل بی بخۆی ئەنگوت دیتیت تەماشای کردیت بۆ بەنگلادێشەکە تازاوە هەمووی پارای ئەڵمانیا بیردیت هەموو هیچ پارای بانکی بەنگلادێش نییە خلاص بووی هەمووی دیزی کردیت هەموو عەلەمی مشکلێ دروست کردیت وچی ئەوە لەگەر نابوو. دوای زیاتر لە مانگێک لە خۆپشاندان و ڕووبەڕووبوونەوەیان لەگەڵ دەسەڵاتی علمانی ئەو وڵاتەوە سەرۆکوەزیرانی وڵاتەکە بە کۆپتەرەکەی بەرەو هیندستان هەڵهات و ئیرادەی گەل بەسەر گەندەڵیدا سەرکەوت. بەنگلادیشیەکانی دانیشتووی کوردستان دەڵێن ئەگەر وڵاتەکەیان بگاتەوە بە کەناری ئارامی کە ئەوەشی لێ چاوەڕوان دەکرێت دەگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. هەتا ڕێیسی نوێ نایە ئەنی باشتر نابی هەتا ڕێیسی پاش 3 مانگە ئینشاڵڵا نوێ ڕێیسی دێ ئینشاڵڵا باشتر دەبێت پێشتر موسڵمان باش بوو بەس حکوومەتەکە باش نبوو بەخوای دیارە بەخۆی مادام دیزی ڕۆیشتیە ئەنی خراپ بووە ئەگەر کێس خراپ نابوو دیزی ناڕۆیشتی بە وانە مادام خراپە دیزی ڕۆیشتیە ئەوە دیارە هەموو عالەمە هەموو دنیا دەزانێت مادام شێخ حەسینە خراپ بوو ئەوە ڕۆیشتیە. ئەوان دەڵێن سزای دەسەڵاتێکیان داوە کە چەندین ساڵە خەڵک دەچەوسێنێتەوە و گەندەڵی و نادادپەروەری گەیشتووە بەلووتکە. ڕەنگە ئەوەی لە بەنگلادیش ڕوویدا هەمان ئەو ڕقەبێت کە لە دڵی خەڵکی کوردستانیش بەرامبەر دەسەڵاتداران هەیە کە لە جێگەی ئاوەدانی خۆشگوزەرانی چەندی ساڵە ژیانی ئاساییان لە خەڵکەکەی تاڵ کردووە. ڕامێر عوسمان کەناڵی پێیان سلێمانی.